بەڵێ لەسەر پرسی کەنداوی عەرەبی و کەنداوی فارس ساڵانێکی زۆرە مێژوویکی زۆری هەیە ئەم گرفتە کە وڵاتانی عەرەبی ئەو ناوچەیە بە کەنداوی عەرەبی ناودەن و ئێرانیش بە کەنداوی فارسی ناو دەبات ئەمە کێشەیەکی زۆری دروست کرد لە نێو وڵاتاندا بۆی بزانین هۆکارەکان چین بۆ ئێران نیگەرانە لەمە بەڕێز مەحموود عەگێلی ئەمینداری گشتی حیزبی ئومە لە هەولێرۆ لەگەڵماندا سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش ئێران بۆ نیگەرانە بەناوهێنانی کەنداوی عەرەبی بە کەنداوی فارسیەوە مێژووی ئەم ململانەیە بۆ کێ گەڕێتەوە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرە بە ڕێزەکانتان سڵاو لە خەڵکی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئەو میوانداریە سەرەتا کەنداوی عەرەبی لە ئەمڕۆوە نییە بە مێژوەکەی بۆ هەزاران ساڵان دەگەڕێتەوە ئەم ناوە هەر بە ناوی کەنداوی عەرەبی ناونراوە تەنانەت لە سەردەمی داگیرکاری ئینگلیزیش لە پەڕەکانی مێژووشدا هەر بەو ناوە ناوی نراوە بەڵام ئێران پێی دەڵێن کەنداوی فارس هەموو دەزان ئێران ئەمڕۆ ئێران دەیەوێت هەژمونی خۆی و هەیمەنەتی خۆی بەسەر شەقامی عێراقی و وڵاتانی عەرەبیدا بسەپێنێت من نازانم بۆچی ئێران ئەوەندە پەست بوو لە کاتیکردنەوەی جامی کەنداو لەگەڵ ئەو هەموو بەرەو پێشچوونە بەڵام دەبینین کە مەبەستی ئێران لە بەکارهێنانی لە نیگەرانیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە بەسڕە وڵاتانی عەرەبی لەو جامەدا کۆبوونەوە و بینیمان لە بەغدا و لە چەندین شوێنەوە هاتوون سەردانی عێراقیان کرد و پێشوازیەکی گەرم لە خەڵک کرا و میوانداریەکی زۆر جوان کرا میوانداریەکی کراوە بوو بۆ برایانمان لە وڵاتانی عەرەبی بەڵام ئەوە ئێرانی نیگەران کرد چونکە ئێران هیچ کات خێر و بێری بۆ عێراق نەویستووە و نەیویستووە کە عێراق بچێتەوە باوەشی وڵاتانی عەرەبی و هەروەها جارێک داوا لە مقتەدا سەدر دەکات کە دەبێت داوای لێبوردن بکات لە بەکارهێنانی کەنداوی عەرەبی جارێک لە داوا لە محەممەد شەیع سوودانی دەکات جارێک باڵیۆز بانکێش دەکات مێژووی ئەم بەکارهێنانی ئەم دەستەواژەیە بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە ئێمە دەبێت سووربین لەسەر بەکارهێنانی دەستەواژەی کەنداوی عەرەبی ئێرانیش بۆ کوێ دەچێت با بڕوات ئێمە پێشتریش چەندین جار بینیومانە حکوومەتی ئێران هەر جارە و بە پاساوێک دەیانەوێت بەهانە بە عێراق بگرن لە بەکارهێنانی ئەو دەستەواژەیە ئەمە من لێرەوە دەمەوێت پەیامێک بە ئێران و بە گەلی ئێران بدەم پێیان دەڵێم ئێوە گرنگی بە خەڵکی خۆتان بدەن بە گەلی خۆتان بدەن خەڵکی خۆتان چیتر برسی نەکەن ئەو ئەسکەرتاریەتە کۆتایی پێبێنن لە ناو شارەکان و پارێزگاکانتان ئەو کۆتایی بە و گرژی و ئالۆزیانە بهێنن ئێوە یەخەی وڵاتانی عەرەب بەر بدەن واز لە عێراق بهێنن چۆن ڕەفتار دەکات بە ئاوا ڕەفتار بکات لەگەڵ کێڕێک ئێوە باستانەوە کرد کە ئێران هەژمونێکی زۆری بەسەر عێراقەوە هەیە و ڕێگە نادات عێراق بگەڕێتۆنێ و باوەشی وڵاتانی عەرەبی ترسی لەوە هەیە ئێران ئەو هەژمونەی تۆ باست کرد بەسەر عێراقەوە نەیمێنێت بۆی ناوێ بگەڕێتۆنێ وڵاتانی عەرەبی بەڕێزم ئێران ئەمڕۆ بە ڕاشکاوانە چۆن لوبنانی وێران کرد چۆن سووریا وێران کرد چۆن یەمەنی وێران کرد بینیم دەسوەردانەکانی ئێران لە وڵاتانە هەروەها دەسوەردانی لە تەنانە لە بەحرینیش دەیەوێت ویستویەتی و تا ڕادەیەک توانیویەتیشی کە کۆنتترۆلی بڕیاری عێراق بکات بەڵام ئەمڕۆ عێراقیەکان
هەستیا دڵکیان بەو ڕاستیە کردووە دڵکیان بەو دەسوەردانە کردووە و پێی دەڵێن بەسە ئێران وازمان لێبێنە چیتر حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق لە ژێردەستی ئێوە نەماوە ئەو گروپە چەکدارانش کە ئەو گروپە میلیشیانەش کە لە عێراقن و فەرمان لە تاران وەردەگرن با بخۆیان بگەڕێنەوە بۆ ئێران ئەمڕۆ ئێزیدی سابئی مەندائی کورد مەسیحی هەموویان خەڵکی عێراقن ئامادەنین ئەوان چەند کەناڵێکیان بەکرێگرتووە بۆ ئەوەی پەیامی خۆیان لە ڕێگەی بەکارهێنان ئێزا دەستەواژەیە کەنداوی فارس یاخۆت کەنداوی عرب ئەوانە یاریەکی بچووکن ئێوە من لێرەوە پێیان دەڵێم ئەمڕۆ بینیمان بەسڕا چی بەسەر هات بەهۆی دەستبەردانەکانی ئێران ئیتر هەیمەنەتی ئێران خەریکە لە دەست دەدرێت و ناتوانن چیتر کۆنتترۆلیان بەسەر عێراقەوە بێت و هیچ شتێکیش نییە بە ناوی کەنداوی فارس و خەڵکی بەسرەش خەڵکی عێراقیە و ئەمڕۆ ئێمە پێشوازی لە وڵاتانی عربی لە هاوڵاتیانی عربی دەکەین و عێراقیش بەشێکە لە جیهانی عربی. پێتان وایە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق ببێتەوە سەرۆکوەزیرانەی سنوورێک دابنێت بۆ هەژمونی ئێران بەسەر عێراقەوە؟ تۆ سیرکە من هیوا خواستن شتێکە و ئەڕواقعی شتێکی تکەیە من هیوادارم محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق پیاوی بە خزمەتکردنی خەڵکی عێراق و وڵاتەکەی بێت و هەر بەڵێ من دەڵێم ئێمە ڕێز لەگەلی عێراق و حکوومەتەکەی دەگرین بەڵام نابێت ڕێگە بە حکوومەتی عێراق ئێران بدەین و ڕێگە بە پاشکۆیەتی بۆ ئێران بدەین. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی هەوڵ دەدات کە خۆی لە هەیمەنەتی ئێران ڕزگار بکات و ببێت بە کەسێکی پوختی عێراقی ببێت عێراق ببێت بۆ عێراقیەکان من نازانم چارەنووسی محەممەد شیع سوودانی وەکو سەرۆکوەزیرانی پێشوو دەبێت یان نا بەڵام ئەوەی لە ئێمە دەبینین لە هەوڵەکانی دیارەکە دەیەوێت سنوورێک بۆ ئەو دەستبەردانانە دابنێت سەرەتاش لە گروپە چەکدارەکانەوە دەست پێ دەکات و دووەم جاریش دەیەوێت هەموو پەیوەندی دیبلۆماسیەکان لە ڕێگەی دیبلۆماسیەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ و ئێران بە تایبەت دەست پێ بکات. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی لە بەردەم ئەزمونێکی گەورەیە یاخۆت ئەوەتە دەبێت ببێتە سەرۆکوەزیرانێک بۆ عێراق یاخۆت دەبێت ببێتە پاشکۆ بۆ تاران. بەڵێ بەڕێز مەحموود ئاگێلێ منداری گشتی حزبی و مالا و لێرۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ بەڕێستان و بۆ شتۆڤەکانتە.